گروپا چەکدارەکانی عێراق ڕێوشوێنی ئەمنی جیاجیان دەست پێ کردووە بۆ خۆپاراستنیان لە هێرشی ئیسرائیل بۆ سەریان. دوای هەڕەشانوەکانی بنیامین نەتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە دژی ئەو گروپانە بۆ ماوەی ساڵێکی تەواو گروپەکان هەوڵیان داوە خۆیان دوور بخەنەوە لە هێرشا سەربازیەکان. دواترینیان دەستبەرداربوون بوو لە یاسای حەشری شعبی. لە 2 هەفتەی ڕابردوودا بەشێک لە گروپەکان دەستیان بە چۆڵکردنی بارەگاکانیان کرد دوای ئەوەی ئەمریکا 4 گروپی چەکداری عێراقی وەک ڕێکخراوی تیرۆریستی دەستنیشان کرد. هەروەها راپۆرتە ئەمنیەکان وایان لە حکومەت کردووە پێش پەرەسەندنی گرژیەکان پێشنیازی یەکخستنی گروپەکان پێشکەش بکات. بەپێی راپۆرتێکی ڕادیۆی مۆنتی کارلۆی فەڕەنسی گروپە چەکدارەکان لەم دوایانەدا خۆیان لە بەکارهێنانی مۆبایل لە ترسی دزەکردنی ئەلکترۆنی بەدوورگرتووە وەک ئەوەی لەگەڵ حەماس و حیزبوڵڵادا ڕوویدا و سەرکردەکانی ئەو گروپانە دەستبەرداری بەکارهێنانی مۆبایل بوون. أكثر يتحدوا أكثر ما يخلوا التفاصيل اللي تقوي. جواد حەسەن نەسڕوڵڵا کوڕی سەرۆکی کۆچکردووی حیزبوڵڵای لوبنان عێراقیەکان لە دزەکردنی ئەمنی ئاگادار دەکاتەوە. لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵێکی عێراقی داوای یەکگرتووی و ڕێگەنەدان بە قۆستنەوەی هیچ کەلێنێ کرد لەلایەن ئیسرائیلیەکان یان ئەمریکیەکانەوە. کوڕەکەی نەسڕوڵڵا بەشداری لە مەراسیمێکدا کرد کە لەلایەن هێزەکانی حەشدی شعبی هەینی ڕابردوو لە گۆڕەپانی تەحریر لە ساڵیادی تیرۆرکردنی باوکی بەڕێوە چوو. بنیامین نەتانیاهۆ ڕۆژی هەینی ڕابردوو لە وتارێکدا کە لە کۆبوونەوەکانی نەتەوە یەکگرتووەکان لە نیویۆرک پێشکەشی کرد هەڕەشەی کرد کە ئەگەر گروپە چەکدارەکانی عێراق هێرش بکەنە سەر ئیسرائیل ئەوە ئەوانیش لەناو دەبرێن. حوسێن موسەوی وتەبێژی بزوتنەوەی نوجەبا دووپاتی کردەوە هەڕەشەکەی نەتانیاهۆ نوێنەرایەتی دەربڕینێکی ڕوونی ئەو نائومێدیە گەورەیە دەکات کە ئەو قەوارەیە هەستی پێ دەکات. هاوکات فاڵح فەیاز سەرۆکی دەستەی حەشدی شعبی ئاماژەی بەوە کرد حەشد لە هەڕەشەکانی نەتانیاهۆ هەڵنایەت. وضمان التعاون الإقليمي. هەلەو چوارچەوەیەدا فواد حسێن وەزیری دەرەوەی عێراق هەڕەشەکانی نەتانیاهۆی ڕەت کردەوە و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە نیویۆرک جەختیلەوە کردەوە کە هەر بە ئامانجگرتنی هاوڵاتێکی عێراقی بە ئامانجگرتنی هەموو عێراقا. وقد يكون التوقف العراقي حدث. إحسان شەمەری مامۆستای توێژینەوەی استراتیژی و نێودەوڵەتی لە زانکۆی بەغداد پێی وایە مەرجەکەی نەتانیاهۆ بۆ وەڵامدانەوەی گروپەکان ئەگەر هێرش بکەنە سەر ئیسرائیل بە تەواوی دڵنیاکەرەوە نییە بۆ حکوومەتی عێراق و تەنانەت بۆ کوتلە چەکدارەکانیش. ئەو پێی وایە وەڵامی خێرای فواد حسێن وەزیری دەرەوە باشترین بەڵگەیە بە ئاماژەدان بە لێدوانەکانی ئەم دوایەی لە نیویۆرک. ئاماژەی بەوەش کرد قسەکانی نەتانیاهۆ سەبارەت بە ڕێگریکردن لە کوتلە عێراقیەکان پشڕاستکردنەوەی ڕوون و ئاشکرایە کە تا ئێستا ئەو کوتلانە لە لیستی ئامانجی ئیسرائیلدان.